سێمین کۆنفرانسی نێودەوڵەتی بۆ پەروەردە و فێرکردن لە شاری هەولێر دەستی بەکارەکانی کرد. بە هەموو زمانێک ئەتوانن لە ڕێگەی تەکنۆلۆژیەوە ئاخاوتن بکەن و گفتوگۆ بکەن. وەک لەو کۆنفرانسەدا کە لەلایەن بەڕێوەبەرانی ئەو کۆنفرانسەوە خرایە ڕوو، ئاماژ لە بەستنی ئەو کۆنفرانسا پێشخستنی کەرتی پەروەردە و فێرکردنە و برەودانە بە توانای مامۆستایان لە هەرێمی کوردستان و عێراق بۆ ئەوەی پەروەردەیەکی پێشکەوتوو بۆ خوێندکاران فراهەم بکرێت و دوور بکەوینەوە لە شێوازە کۆن و تەقلیدەکەی. ئامانجی کۆنفرانسەکە بەشداریکردنە لە پێشخستنی پرۆسەی پەروەردە و فێرکردن لە قوتابخانە و خوێندنگەکان و برەودانە بە ئاستی لێهاتووی و شارەزایی مامۆستا لە کوردستان و عێراق. ئەم ساڵ ناونیشانی بابەتی کۆنفرانسەکەمان بریتیە لە فراهەمکردنی پەروەردەیەکی پێگەیەنەر و سەرنجڕاکێش بۆ نەوەی زی و نەوەی ئەلفا. هەر لەو کۆنفرانسەدا وەزیری پەروەردە ئاماژەی بۆ کرد ڕێخستنی ئەو کۆنفرانسە لە هەرێمی کوردستان و بەشداربووانی ژمارەیەکی زۆر لە شارەزایان و پسپۆڕانی بیانی ڕۆڵی گەورەی دەبێت لە پێشخستنی کەرتی پەروەردە و پێگەیاندنی نەوەیەکی تەندروست و باش. قوتابخانەکانی ستێرلینگ و هاوبەشەکانیان کۆنفرانسی ئایسێتی پەروەردەیی دەربارەی هەردوونەوەی زێت و ئەلفا دەست پێکردن بەیانیە و ئەم کۆنفرانسا بە بەشداری زیاتر لە 5,000 بەشداروی ئۆنلاین و لە چەندین دەوڵەتی جیاجا و بەشداریەکەن. مانگی سێم کۆنفرانسە لە لەندەن ئەنجام درا لە بەریتانیا و ئەمەش کۆنفرانسیشی تەکمیلیە سەبارەت بە هەمان پرس بۆ قسەکردن لەسەر نەوەی زێت و ئەلفا لە بواری پەروەردە. سێمین کۆنفرانسی نێودەوڵەتی بۆ پەروەردە و فێرکردن ماوەی 2 ڕۆژ بەردەوام دەبێت و تێیدا 46 سیمینار و وەرکشۆپ پێشکەش دەکرێت. هەروەک 5500 مامۆستا و پسپۆڕ و شارەزا لە 73 وڵاتی جیاو لە 1600 شاری جیاوازەوە بە شێوەی ئۆنلاین بەشداری لەو کۆنفرانسە دەکەن. سیرۆ حوسێن، کورسات نیوز، هەولێر. Allow me to just pass on some of the data points to